وەکو ئاشکرا شاری کەرکووک شارێکی پیشەسازی و گەرمە و ڕێژەی سەوزای کەمترە لە 2% و ساڵانە پلەکانی گەرما لەم شارەدا بەرەوبەرزبوونەوەیکی مەترسیدار هەنگاو دەنێت و دامەزراوەی کۆکار و بۆ پەرەپێدانی بەردەوام و کاری خۆبەخشی ماوەی چەند مانگێکە ئامادەسازی کردووە بۆ کۆکردنەوە و چاندنی 10,000 نەمام لە شاری کەرکووک. کۆکار دامەزراوەیەکی فرەڕەنگ و فرەنەتەوەیە بێلایەنە کار لەسەر بەجێهێنانی ئامانجەکانی پەرەپێدانی بەردەوامی نەتەوەی گرتوەکان دەکات و یەکێک لە ئامانجەکانی ئامانجی پەرەپێدانی ژینگەیە و لەم سۆنەیەوە دیدەی کۆکار بنیاتنانی کۆمەڵگەیەکی بەشدارە. خۆبەخشەکانی کۆکار لە ماوەی ڕابردوو سەرپەرشتی پلاندانان و کۆکردنەوە و جێبەجێکردنی ئەم کەمپینیان لە ئەستۆ گرتووە کە ئامانج لی بەرزکردنەوەی ڕێژی سەوزاییە و دروستکردنی کەلتوری چاندنە لە شارەکە و بۆ دروستکردن و بەرقەرارکردنی ئاشتی لە ڕێی چاندنی نەمام کە دەکەوێتە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاشتیە و ئەو نەمامانی کە لەم ڕۆدا دەچەنرێن لەلایەن خۆبەخشان و خەڵکی و کۆمپانیا و هەندێک لە دەستگا خزمەت گوزاریە خۆجیەکان کۆکراوەتەوە لێرەوە ئەو نەمامانی کە لەم ڕۆژەدا دەچێنرێن لەلایەن خۆبەخشان و خەڵک و کۆمپانیا و هەندێک لە دەستگا خزمەت گوزاریە خۆجیەکان کۆکراوەتەوە لێرەوە سوپاسی بەشداری و هاوسۆزی خەڵکی شاری کەرکووک دەکەین بۆ سەرخستنی ئەم کەمپینە سوپاسی بێپایانی هەموو گروپە خۆبەخشیەکان دەکەین سوپاسی هەموو خاوەن کار و دەستگا و خزمەت گوزاریەکان دەکەین کە بەشدار بوون لەگەڵمانە سوپاسی هەموو پیاوانی ئاینی دەکەین کە بەشدار بوون لەگەڵمان لەم هەڵمەتەدا 1508 خۆبەخش لە 36 ناوچەی شاری کەرکووک و 6 شارەدەی دەوروبەری بەشدار بوون لەم کەمپینەیە و لەم ڕۆدا جگە لەم داری کە ئێستا ئەیچێنین 11,004 نەمام و دار لەم شارەدا دەچێنرێت